وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. هاوسەرگیری پرۆسەیەکی پێویست و پیرۆز و پڕڕێز و شکۆیە. هەموو مرۆڤێک کە سەلامەت بێ پێویستی بە هاوسەرگیری هەیە. بەڕاستی پرۆسەیەکە زۆر پیرۆزە، حتا تەنانەت دانیشتن لە مەجلیسی ژنمارەکردن ناخوازبێنی ئافرەتە بوونە دەستگیرانی کوڕکچێک بە حەڵاڵی زۆر پیرۆزە، هەروەها زۆر پڕڕێزە، زۆر بە شکۆوە دەبێت تەماشای بکرێ. فانكحوا ما طاب لكم من النساء. گەورەترین سەرکەوتن، گەورەترین بەختەوەری، گەورەترین باڵاترین سەروەت و سامان و دەوڵەمەندی، بڕوانامە، هاوڕێی چاک، گەیشتن بە لوتکەی پلە و پۆست بریتیە لەوەی لە هاوسەرگیریدا سەرکەوتوبی. ئەگەر لە ناو ماڵی خۆت و لەگەڵ هاوژینەکەتدا بەختەوەر نەبووی، بڕواتان هەبێ ئەوانەی تری هیچی لە دەرەوەی ماڵەکەت بەختەوەرن ناکە. ئەو هەموو هاوڕێ باشە، ئەو پلە و پۆستە، ئەو بەڵێ قوربان و دەست لە سەرسنگەی خەڵک، ئەو سەروەت و سامان و دینار و دۆلارە، ئەو کۆمپانیا و شەریکەیە، ئەو بڕوانامە باڵایە ناتوانێت بەختەوەرت کە کە لە ناو ماڵی خۆتا لەگەڵ هاوژینی خۆتا بەختەوەر نەبووی. سەرمایەدارێک، خاوەن کۆمپانیایەک کە ژنەکەی لەگەڵی خراپە، خۆزگە بە کارگوزارێک دەخوازێت کە لە کۆمپانیەکەیە کار دەکات، بەڵام ژنەکەی لەگەڵیا ڕێک و پێک و بە حورمەتە. وەڵاهی بینراوە ئەندازیارێکی بیناسازی کە لەوە چێمانگی 40-50 وەرەقە لە نەخشەسازیدا لەسەر پەرشتی بینایەکە پەیداکە، لێی بیستراوە خۆزگەی خواستەوە بە کرێکارە کە ڕۆژی بە 20,000 بۆ 25,000 بە پشتی بلۆک دەکێشێتەوە، هەتا ئێوارە بلۆک دەکێشێ. وتوێتی خۆزگەم بەو کرێکارەکە، چونکە ئەو ئێوارە کە چۆوە ماڵەوە ئەزانم چەند خێزانێکی بەختەوەرن و لەگەڵ هاوژینەکەیدا ڕێک و پێکە، بەڵام من کە لەم ماندوێتێ دەڕۆمەوە، لەم مەسئولیەتە دەڕۆمەوە پشوێک بدەم، ئەمجا دڵم ناڕەحەت دەبێت لە ماڵەوە. دوای پشبەستن بەخوا و دوعای خێر، ئەم خاڵانە ڕەچاو بکە بۆ بەختەوەری خێزانت. یەکەم جار زۆر لە خوا پاڕێەوە بڵێ یا ئەڵڵا تۆ هیدایەتم دەی، ڕێنماییم بکەی، خوای هاوسەری باشم بەنسیب بکەی، هەم ژن وا بڵێ هەم پیاو. یا ڕەبی خوای پەروەردگار دڵی هاوسەرم ڕێک و پێکەی، لە هەڵەکانمان ببووری، بەیەکەوە بە تەحەممولمان کەی، خوایە خۆت فریامان کەی، ماڵەکەمان بێ ئاژاوەکەی. بەڵام خۆشت ئەم هەنگاوانە بگرە بەر لەگەڵ دوعاکردن و پشبەستن بە خوای پەروەردگار. یەکەمیان هەڵبژاردننی دروست بۆ هاوژین و هاوسەری ژیان، دوور لە هەژمونی سۆز و ڕواڵەتگەرایی. دووەم، نزیکی ئاستی کۆمەڵایەتی، زانستی، ئابووری، کولتوری هەردوو هاوسەر، چونکە ئەمانە کاریگەری ڕاستە و خۆیان هەیە لەسەر تەبابوون و گونجان. یعنی ئاستی بڕوانامەی ئەم دوو هاوسەرە لە یەکەوە نزیک بێ، ئاستی کۆمەڵایەتیان. یعنی دەکرێت زۆریش جیاواز بن و بە یەک شەو گونجاو بن، بەڵام ئەمە کەمە. ئێمە بە شێوە گشتیەکەی قسە دەکەین. یعنی کچی مەسئولێکی گەورە کە باوکی بە دزی دۆلار و نەوتی ئەم وڵاتە هەر ئەوەی یاری بە دەفتەر دۆلار دەکە، ئێمە بەس دەفتەری مەکتەبمان بینیوە. کچێک کە بەس دەفتەری مەکتەبی بینیوە، شوو بە کوڕی کابرایەکی مەسئولی دزی ئەم وڵاتە بکە کە دەفتەر هەر ئاوا فڕێ دەدا. ئەم دەفتەرە دۆلاری ماڵی باوشا فەقیرە نەدیوە، باوەڕکە ئەو هەوسەرگیریە سەرکەوتوو نابێت، چونکە هەر خۆی بە شایانی ئەو نازانێ. بال لە ڕواڵەتی شاپەی کچێکی جوان بێ و حەزی پێ بکە. ئاستی کۆمەڵایەتیان وەکو یەک بێ، ئاستی ئابووری دۆکو یەک بێ، کولتوری، یعنی هاوسەرگیری لە شاری خۆتا زۆر باشترە. ئێستا من زۆر جا گەنجان کە ڕاوێژیان پێکردین و تومە کە لە هەولێری وتارم دەدا، گەنجێک لە دەربەندی خار لە کەلا دێگو حەزم لێ لەگەڵ کچێکی بادیناندا، لەگەڵ کچێکی زاخۆدا، لەگەڵ کچێکی بەردەڕەشدا، لەگەڵ ئەو کچە حورمەتدار و بەڕێز و بنەماڵە باشانەدا، لەگەڵ کچێکی هەولێرە هاوسەرگیری بکەم. ئەم گوت بە تەمای بێی لەم شارە دانیشی گوت نەوەڵە بە تەمانیم دایک و باوکم بەجێ بێڵم لێ، باوکم دوکانی هەیە، پرۆژەی هەیە، لەوێ کار دەکەم. ئەم گوت دەی باوەڕ هەبێ لە شارەکەی خۆتە هاوسەرگیری بکەی باشترە،
چونکە یەکەم جار بە تایبەتی تا پەیدابوونی مناڵێک و دوو مناڵ و سێ مناڵ ئەم ژنە بەردەوام دڵی لای دایکێتی دڵی لای باوکێتی شەوان خەوی پێوە بینیوە فڵان کەسیان مرد فڵان کەس شەکرا و خواردنەوەی هەیە فڵان کەس مناڵی بوو تۆ دەبێت بەس بە ڕێگاوە بی ئیتر ئەم ڕێگا خەتەرە ئەم جادە ناخۆشە ئەیکەی کاسبی دەکەی کە ئیستراحەت دەکەی کە ناشتی دڵی عاجز دەبێ بەڵام ئەگەر لە نزیک خۆتدا بێ هەم شارەزای کولتوری یەکتری هەم شارەزای ڕەوشت و ڕەفتاری شارێک بۆ شارێک تەقریبەن تەبیعەتەکان فەرقێکیان هەیە با هەمومان کورد بین و کوردستانی بین و موسڵمانیش بین هەر لادەیەک بۆ لادەیەکی کە لە ڕووی زانستی کۆمەڵناسیەوە هەندێک کولتور و دابوونەریت و ئەخلاقیاتیان هەیە فەرقی هەیە بۆیە کە لە پەنا ماڵی خەزوورتەوە بی لە شارەکەی خۆتابی تۆ دەچی بۆ سەرکار ئەو دەچێت بە پێ بۆ ماڵی باوکی بە تەکسێک دەچێوارە دێتەوە زۆر بە ئاسانی ژیانەکەت مرتاحترە کەواتە نزیکی ئاستی کۆمەڵایەتی زانستی ئابووری کولتوری ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر تەبابوون و گونجاوبوونی خێزان سێم بایەقدان بە یەکتری بەڵام بایەقدان بە یەکتری ژن و مێرد لەمەدا جیاوازیان هەیە لای ژن یەکەم شت خۆشەویستیە ژن بەردەوام لەسەر هەستی لەسەر ئەوەیە مێردەکەی خۆشەویستی بۆ دەردەبڕێیاننا یعنی ژن هەستێکی وای هەیە حەز دەکات بەردەوام مێردەکەی پێ بڵێ خۆشم دەوی خۆشەویستی بۆ ژن لە پێش هەموو شتێکەوەیە پاشان تێگەیشتن لی تێبگا کە ژن زۆری فەرقە لەگەڵ پیاوە ئێستا پیاوێک ئێمە دەچین بۆ دەرەوە حەل لە ماوەی 2 دقەدا پیاو حازرە و لای سارەکە ئامادەیە ژن کە بە حساب حازرە ئەگەر هەموو شتێکی تەواو بوو بێت دوای 10 دقە دێ بۆ لای سارەکە ئەبێت دوو جا بگەڕێتەوە وەلا ئاوێنەکە و دوو جا تەماشای خۆی کاتەوە دوو کەلوپەل لە ژوورەکەی کۆ کاتەوە ئەم جا دەگاتە لای تۆ ژن حەز دەکات تێی بگا پیاوەکە وەکو خۆی سەیری نەکە سێ بایەخ پێدان بایەخی پێ بدە ئەجا ڕێزی لێ بگرێ بە ناوێکی جوان بە ژیان ناوی بێنێ بە پێزانین ژنیش چاوەڕێی ئەوەیە بەڕاستی ئافرەتانی زۆر ماندوون ئەو خواردنەی ئامادە کردو ئەو ماڵی پاک کردوێتەوە ئەو منداڵانەی حازر کردووە نردوونی بۆ قوتابخانە میوانەکەی بۆ بەڕێکردووی چەند چاوەڕێیە ئەم مێردەش بڵێ یاڕەبی دەستت خۆش بێ یەک خوا لەشت ساغ بێ خوا پاداشت دادەوە قبولکردن نەیش بەراوردی نەکا بە ئافرەتانی تر نەڵێ ئەوە فڵان کەسیش هەر خوشکی تۆیە باشە تۆ بۆ وای بەختی من بۆچی خوشکەکەت ئاوایە بۆ مێردەکەی ئافرەت حەز دەکا قبول بێ وەکو خۆی بەراوردی نەکا نە بە خوشکی خۆی نە بە خوشکی مێردەکەی نە بە ژنی هاوڕێیەکی نە بە میوانێکیان متمانەشی پێ بکە ژن زۆر حەزی لێ مێردەکەی لێی دڵنیا بێت دڵپیز نەبێ متمانەی بە ڕەوشبەرزی و بە ئاکارپەسەندی ئەو هەبێ پیاویش حەز دەکا ئەگە دەیەوێ ژنەکە دەیەوێ مێردەکەی لەگەڵی تەبابێ بە بایەخی پێ بدا گرنگی پێ بدا بەڵام لای پیاوە بە شێوەیەکی گشتی یەکەم شت پێزانینە پیاو هەموو دەمێت چاوەڕێی ئەوەی نییە ژنەکەی بڵێ وڵای خۆشم دەوی بەڵام ژن بە پێچوانەوە هەموو دقەیە کە پیاوەکە چاوەڕێی بڵێ وڵای خۆشم دەوی بەبیری بخاتەوە پیاو چاوەڕێی پێزانینە چونکە پیاو زیاتر بە شێوە گشتەکەی ماندووە هەرچەند ژن هەیە لە پیاوەکەی ماندووترە لە سەردەمی ئەمڕۆدا بەڵام من ئەوەی کە باسی دەکەم بۆ جەنابتان بە شێوە گشتەکەیەتی پیاو چاوەڕێی پێزانینە ئەو هەموو ماندووبوونە ژن بڵێ یاڕەبی دەستەکانت خۆش بێ خوا جزات داتەوە یاڕەبی بەرەکەت بکەوێتە کارتەوە ڕێزی بگرێ بە ژیان ناوی بێنە بە تایبەتی لای کەسوکاری خۆی لای کەسوکاری ماڵی باوکی ئەم پیاوە زۆر حەز دەکات بە ڕێز و حرمەتەوە تەماشا بکرێ اینجا لێی تێبگە جاری وای پیاوەکە دەستکورتە بازار نییە موچەی حکومەتێکی زاڵم نایدا دەبێت ئەم ژنە لێی تێبگا کە بارودۆخی ئەم پیاوە ئاوایە شتەکانی بپۆشێ و نەیباتە دەرەوەی ماڵ خۆشەویستی پیاویش چاوەڕێ خۆشەویستی بۆ دەرببڕدرێ نابێ بڵێ پیاو خۆشەویستی ناوێ نەخێ پیاویش خۆ ڕۆبۆت نییە هەستی هەیە قبولکردن پیاو زۆر بەوە ناڕەحەت دەبێ ژنەکەی بەراوردیکە بڵێ باشە بۆ ئێمە واین بۆ خانووی ئێمە هەمووی 50 مەترەوە تا براکە دوو خانوشی هەیە بکرێت تۆش هەر لەو دایک و باوکەنی هەر بەیەکەوە لە ماڵەکانە بوون هەر بەیەکەوە کاسپیتان نەکردووە پیاو پێی ناخۆشە بەراوردیکەی بە باوکیشی بە براکەی بە ژن براکەی بە هیچ کەسێک دەیە وەکو خۆی قبوڵی بی اینجا پیاو زۆری پێخۆشە ژنەکەی متمانەی پێبێ ئەوەندە لێکۆڵینەوە و لێپرسینەوە و سەیری موبایل و تەحقیقاتکردن و بە دوواداچوون بۆ کارەکانی نەکا پیاویش حەز دەکا متمانە پێکراو بێ لای ژنەکەی و پاشان بایەخی پێ بدرێ بایەخدان بە خەوی بە خواردنی بە لوتی بە چاوی ئیتر ئافرەت ئەمانە ڕەچاو بکە وەڵڵاهی خۆشبەخت دەبن چوارەم توانای هاوسەران لە ڕووبەڕووبوونەوەی فشارەکان لە چوارچێوەی خێزان و تێپەڕاندنی جیاوازیەکان و ململانیەکان لە ناو ماڵی خۆتاندا ململانێ و ناکۆچیەکانتان حەلکەن هەموو ژن و مێردێک ناکۆکی هەر دەبێ
ئەم لە ماڵێکەوە هاتووە ئەو لە ماڵێکی ترەوە ئەم لە ژینگەیەک ئەو لە ژینگەیەکی ترەوە ئەم پیاوە ئەو ژنە ئەم بارودۆخی دەرونی شێوەیەکە ئەم بارودۆخی دەرونی شێوازێکی ترە ئەم بە جۆرێک پەروەردەبووە ئەو بە جۆرێکی تر پەروەردەبووە حتا بە یەکەوە ئاشنا دەبن بە تایبەت لە سەرەتای هاوسەرگیریدا ئەو هەموو خۆشەویستە بەهێزە هەیە کەچی بەریەککەوتن دەبێت بیرتان دەخەمەوە نهێنی خۆتان مەخەنە بەردەستی کەسانی تر و خۆتان هەوڵی چارەسەرکردنی بدەن ئەگەر زۆر ناچار بوون بۆ چارەسەرکردنی کێشەی نێوانتان پێویستیتان بە دەرەوەی خۆتان هەبوو ئەوە کەسێک بکەنە ئەمینی ڕازەکانتان کە ڕازدار لێزان دڵسۆز ئەمین ڕازگۆ دانابێ 6 سیفەتی تێدا بێ ئەینە هەرچی تۆ میوانەکەت هات و ناخیدڵی خۆتی بۆ هەڵمەڕێژە ئەبێ کەسێک بێ کە تۆ کێشەی خۆتت بۆ باسکرد نەڕوا لە مەجلیسی کە بیژێڕێتەوە هەر حیات دەبە دوای تۆ ئاش بوویتەوە ئەمجا خەڵک تازە لە مەجلیسا و مەجلیس دەماودەم بۆ یەکی دەیجێڕێتەوە ئەبێ ڕازدار بێ بێ لێزان بێ کاکە بزانێ مەجلیسی ئاوای بینی بێ سۆحی بینی ژن و مێردی کردبێ دڵسۆز بێ بەخوا بۆت بە پەرۆژ بێ نەک حەز بکات کێشەکە درێژە بچێشە و ئەو لێی سوودمەند بێ نان و پیازی پێوە بخوا ئەبێ ئەمین بێ ئەبێ ڕازگۆ بێ لە قسەکانیدا ئەبێ دانا بێ یعنی گرەیەکە بکاتەوە نەک گرەیەکە بکاتە گرێکوێرە ئەڵلقەیەکمان بینیوە گرەیە دەی ئینسانی دانا و لێزان دەیکاتەوە ئاوا دەکات زۆر بە هێواشی بە جوانی گرێەکە دەکاتەوە ئەی نەزان ئەی نادانا ئەی ناڕازگۆ چی لێ دەکا وەڵڵا لە توندیدا دوو جاری بادەدا ئەمجا لەوانەیە بەخۆت بکرایە وەڵام وای کرد بە گرێکوێرە بە حیاتی ناکرێتەوە ئەگەر دەیگەینێتە تەڵاق بۆیە دۆستت تا نەبێەوە خۆت دڵ بە کوڵ بۆی هەڵمەڕێژە خێراکی سەیدڵ بە تایبەتی بۆ خوشکان ئەبێ زۆر وریابی جارێەوە خوشکەکەت زۆر دڵ بە کوڵ نییە بووت شەرنی هەرچی نڕنیهێنی نێوان خۆت و مێردەکەتە بۆ خوشکەکەتی باسکەی لەوە نێ حەسوودیت پێبەرێ لەوە چی ئامۆژگارێکی وات بکە بێەوە ماڵت وێرانکە ئەبێ دڵنیابی ئەو کەسە خزمەیان بێگانەیە وەک خۆت دڵ بە کوڵە ئەمجا بۆی هەڵڕێژەکی سەیدڵ دڵنیابن چەندە ژنومێر مسلمان و ڕۆشنبیر و خۆشەویستی یەکتر بن جاروبار دەنگەدەنگ و ئاژاوە لە ناو ماڵدا دروست دەبێ هەر بۆیە قورئان لە چەند ئاەتدا ئاماژەی بەوە کردووە ئەمە ئاەتە قورئانیانە بۆ مسلمانانن بۆ ئێمەیە و بۆیەش باسکراون کە لە خێزانی مسلمان ناڕوو دەدەن وإن امرأة خافت من بعلها نشوزا أو إعراضا باسی مێردی خراپە باسی تێکچوونی هەندێک لە ئەخلاقیاتی مێردە بەرەو لاربوون وإن خفتم شقاق بينهما ژن و مێردێکی زۆر ڕێکوپێکی دینداری ڕۆشنبیری تێگەیشتوو پڕژیانی خۆشەویستی کەچی ناکۆچی کەوتە بینیانەوە فابعثوا حكما من أهله وحكما من أهلها إن يريدا إصلاحا يوفق الله بينهما کەسێکی لێزانی دڵسۆزی دانای زانا لە پیاوەکە کە سوکاری پیاو لە کە سوکاری ژن ئەبێتە کۆکاری کردنەوەی گرەیەکە و بە ئیزنی خوانەیەکە بە گرێکوێرە ئەمانە قورئان کە باسی کردوون شقاق بینهما یعنی ژن و مێردی مسلمان کە دۆزێ دەمە بۆڵە و گرفتێک ڕوویدا وا نەزانێت دنیا ئاخر بووە یوا هەیە دەڵێ ژن و مێرد یەخوا یەک جا کێشە ڕوو نەدا شوشەیە تازەشکە نابرام وانییە قورئانەکە بۆ ئێمەی باس کردو تۆ مسلمانی دخل أبو بكر الصديق ذات مرة على رسول الله صلى الله عليه وسلم فيسمع صوت ابنته عائشة عاليا على رسول الله صلى الله عليه وسلم إمام أبو بكر الصديق شمالي بيغمبري خواه صلى الله عليه وسلم كبيغمبري خواه زاواي إمام أبو بكر باوش خاتو عائشة ترى الزمانش حوشكان يعني مدخل كان بنجر كان وندا عازل نبون خانوێکی گڵیم بۆ حوشەیەکی ئەو تۆی نەبوو گەیشتە بەر دەرگا نەگوڵی گوێی گرت بێ گەیشتە بەر دەرگا خاتو عائشە عاليا على رسول الله دەنگی بەرز کردوێتەوە بەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دەنگ بەرزکردنەوە هەر کەسێ دەنگ بەسەر پێغەمبەر بەرز کاتەوە ئەگەر کافریش نەبێ گوناها هەرە کەبیرەکانە لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي هیچ ئیماندارێکی پیاوژن بۆی نیە دەنگ بەسەر دەنگی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرز کاتەوە بەڵام لەناو ماڵ و خێزانە ئەمە جیاوازە ئەم یاسایە ژن و مێرد ناگرێتەوە ئێستا ئافرەتێک بڵێ بەخوا من هەر سەیری پێغەمبەری خواکەم صلی الله عليه وسلم زمانم گۆ ناکە لە خۆشەویستیدا بەڵام نا عایشە خێزانیەتی کە بوو بە خێزان ساڵانێکە بەیەکەوەن عایشە خان تووڕە بووە دەنگی بەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرز کردوێتەوە ناڕەزایی دەربڕیەوە بەرامبەری ئیمامی ئەبوبەکر چۆ ژوورەوە سەلامی کرد و تووڕە بوو ویستی پەلاماری عایشەدا تەنبیهکە جارێشکە دەنگ بەسەر پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم بەرز نەکەیەوە بەسەر ئەو ڕەحمەتان للعالەمینەدا
کچی ئافرەتەوە تۆ خوا خۆشەویستوی کەوی بە هاوسەری ئەو پیاوە بەڕێزە خەڵک شەیدایە بەس چاوی بەو نور و موبارەکێ بکەوێ بەڵام ئەمە خێزانە خاتو عایشە لە دەستی باوکی ڕای کرد چۆ پشتی پێغەمبەر ئەو سەلەم پێغەمبەریش ئاوا ئیمامی ئەبوبەکری گرت و فەرمووی خوا ئازاری عایشە مەدە ئیمامی ئەبوبەکر ڕۆیشت و دوای چەند ڕۆژێک هاتەوە بە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم فوجدهما قد اصطلحا ئێستا پێدەکەنن بەیەکەوە ڕووخۆشن ئەو مەدیسە نەماوە ژیان وایە ئەو سعاتە بەیەکەوە تووڕەن بەڵام بۆ شەو ئاش بوونەوە شەو تووڕەن بەیانی ئاش بوونەوە ئیمامی ئەبوبەکر بینی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ عایشە خاتونە قد اصطلحا ئێستا ڕێککەوتونەوە بەینیان زۆر زۆر خۆشە بەزەر دەخەنەوە فقال لهما پێی فەرموون ادخلاني في سلمكما كما أدخلتماني في حربكما كاكا ورجل شون ناراحتان كردم وعاجزتان كردم كدم بولتان وعايشة دنقد برسكلوا بس أم رحمة للعالمين دا أم خاتمي بيغمبرانا صلى الله عليه وسلم دا أم رجلهم خوش كان دورن با جامل لقلتانا بيبكنم فرمويان قد فعلنا وادكين ولا لقلمانا دل خوش با إمامي أبو بكر كبيغمبر صلى الله عليه وسلم أمانا أم حديثا لسنن إمام أبي داود هاتوه شيخ الباني لسلسلة أحاديث صحيحة دا بجمارة فرمودي 2901 جراوينوا أما همو بومنو بوتويا لماضي بيغمبر صلى الله عليه وسلم شندنگي برسكلوتو بس ميردكيدا وباشان آجا وكا كوتاي بهاتوا وبهيتشيش بو إمام أبو بكر باز نكرا وسيري فرمودك كان نالش تكان دنگ برسكلنا وكا لسرتشبو عايشة نتشو همو ملفك بخوينيتوا ئیمامی ئەبوبەکریش حد دوایش لێی نەپرسیم بەڵام فەرمووی حەز دەکەم لە خۆشیەکەتان بەشدار بم وتیان وا دەکەین ژن و مێرد چەندە یەکتریان خۆش بوێ زیاتر ناکۆچیشیان لە بەینا ڕوو دەدا ئەوە دوو ژن و مێردی وا هەیە هەر گوێ لە یەکتر نادەن کورە ئەو قسەی تاڵ دەکەوی ژوێنەوە نیشانەوە زۆر یەکتریان خۆش ناوێ ئەوانەی کە زۆر یەکتریان خۆش دەوێ لەسەر بچووکترین قسە دڵیان بەرامبەر یەک گەردەگرێ بۆ تەوەقوعی کردو قەت ئەم ژنە نەدەبوو بەرامبەر بەم خۆشەویستەیەم قسەیە بڵێ ژنەکە ئەوەندە مێردەکەی خۆی خۆش دەوێت چاوەڕێی ئەوەی لێ ناکە ئەم قسە کاڵ و نەقلیوەی بەرامبەر بکە لە باوکی چاوەڕێ لە دایکی چاوەڕێ لە براکەی چاوەڕێ بەڵام لە مێردەکەی نا چونکە مێردەکەی زۆر خۆش دەوێت بۆیە عەلی و فاتیمە زاواکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامۆزای پێغەمبەر صلی الله علیه وسلم فاتیمە جگەرگۆشەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پارچەیەک لە جەرگی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم دوو خۆشەویستە ناکۆچیان چەند جار ڕووی داوە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە چۆ ماڵیان سەیری کرد عاجزن غەمبارن لێ پرسین بۆوان وتێن وەڵڵی بەیەکەوە دەمە بۆڵەیەک لە نێوانماندا دروست بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم خەزوری نمونەی ئاوا لێی نەپرسین چی بوو فەرمووی دەستت بێنە عەلی دەستی گرت فەرمی فاتیمە دەستت بێنە دەستی گرت دەستی خستنە سەر دەستی یەک و دەستی خستە سەر سکی مبارەکی فەرمووی یا ڕەبی خوای پەروەردگار ئاشتی بخەوێ نێوانیانەوە دوعای خێری بۆ کردن سوبحان الله کە دەستیان بەردا هیچیان لە دڵان نەمابوو ژن و خەزوری نمونەیش دەبێت ئاوا بێ دەستیان بڵێ دەستخەنە ناو دەستی یەکەوە دوعایان بۆ بکات لیان نەپرسێت لە کێشەکە قوڵ نەکاتەوە جارێکی تریان پێغەمبەر صلی الله علیه وسلم چوو بۆ ماڵی ئیمامی عەلی کە چوو عەلی لە ماڵەوە نییە فەرمی فاتیمە گیان وتی بەڵێ بابە گیان فەرمی کوا عەلی هاوسەرت وتی وەڵڵا ڕۆیشتە دەرەوە هەر بەدەم و لێوی ئافرەتەکە دیارە کچەکەتا دیارە کە کێشە لە ماڵەکەیدا هەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ناکۆکیتان بوو وتی بەڵێ عەلی بەعاجزی ماڵەکەی بەجێ هەشت و ڕۆیشت ئەوەش پیاوی مەردە ژنەکەی دەرنەکرد بۆ خۆی ڕۆیشتە دەرەوە خۆی ڕۆیشت نەیفەرموو فاتیمە تۆ بڕەوە ماڵی باوکت دەفەرمێ ڕۆیشت پێغەمبەر صلی الله علیه وسلم سەیری کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خاتوو فاتیمە ناپرسێ کێشەکەتان لەسەر چی بوو ئێستا هیوایە دەچێتە ماڵێکەوە ژنمێردێک تۆزە ساد و سڕیان هەبێت دەبۆم باسکەم تۆ جارە بۆم بجێڕنەوە بزانم لەسەر چ بوو ناپێویست ناکە بۆت بجێڕنەوە ناکۆچیە دیارە ناخۆشیە قابلە خۆشی وایە بانگی تۆ نەدەکرا فاتیمەی ژیر و عاقڵیش پەروەردەی دەستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وا پەروەردەکراوە ئەسڵەن ئەوەتانە حەدیثەکە ئەو زەمانە بۆمان جێڕدراوەتەوە تا ئێستا بە زیندوێتی ماوەتەوە خاتۆ فاتیمەش یەک گوشەی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەجێڕاوەتەوە بڵێ وەڵا عەلی وای پێوتم وا ئازاری دام ئاوایە ئەوەی بۆ نەکڕیم ئەوەی کڕی ئەوەی گلەی لێم هەبوو هیچی باز نەکردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم چوو بە شوێنیدا کە چوو سەیرەکە لە مزگەوتە لەسەر خۆڵەکە ڕاکشاوە پیاوکە خەمبار بوو باوەڕتان بێ لە بیری دەچێت لەسەر چی دانیشتووە عەلی لەسەر ئەو خۆڵە ڕاکشاوە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە زەردەخەنەوە هەڵیسان فەرمووی قم یا ئەبا توراب هەستە خۆڵاوی هەستە دڵی تۆراوی هەموو لەشت بۆتە تۆس هەستەوە چێ لە ماڵەوە تۆراوی دەستی عەلی گرت و بردیەوە ماڵەوە سەر کۆنەی ئیمامی عەلیشی نەکرد بڵێ عەلی
خەڵک هزاران خەڵک مەمنون بوو دەستم ماچکا بەس فاتیمە بێتە هاوسەری من ئەو کچەم داوە بە تۆ هی ئەوەیە دڵی عاجزکەی هی ئەوەیە ماڵ بەجێبێڵی جارەشە قبوڵیەوە ناکەم نەخێر ئیمامی عەلیش ئەو نازەی پێغەمبەری صلی الله علیه و سلم پێ خۆش بوو حتا شەهید کرا دەیفەرموو هەر پێم بڵێن ئەبا توراب خۆڵاوی چونکە پێغەمبەر ئەو ناوە زناوی لێنام زۆرم پێخۆشە نازی بەسەرا کرد لێی نەپرسی لەسەر چییە بابەتەکەی مران بردیەوە ماڵەوە نان و ئاوێکیان بەیەکەوە خوارد و کێشەکە کۆتایی پێهات کەواتە با ماڵەکانمان بەڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە بەرەکەتی ئەم قورئانە پارێزین بە ئیزنی خوای پەروەردگار. السلام عليكم ورحمة الله وبركاته. وذكر فإن الذكرى تنفع المؤمنين